خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین. کۆمەڵێک قەیرانی جۆرا و جۆر ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراق بۆتەوە. ئێستا دوای گرژی و ئاڵۆزیەکی زۆر ئێستا لێرە و لەوێ تەنها خەبەری ئەوە هەیە کە گەڕێکی لێک تێگەیشتن و دانووسان هەبێت، بەڵام ڕوون نییە دەرەنجام و ئامانجەکەی یاخود ئەنجامەکەی بەرەو کوێ هەنگاو دەنێت. جگەلەوە ئەم هەفتەیە پێدەچێت کۆمەڵێک مبادرە ئەوانەی کە وەکو هەواڵ بیستراون بکەونە سەر مێزی گفتوگۆ و لایەنە سیاسیەکان بێکەوە کۆ ببنەوە. لەگەڵ هەموو ئەوانەدا کە ناوماڵی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و قەیرانەکانیش گەڵەکە بوون، بەڵام ناوە هەڕەشەی جۆرا و جۆر لە عێراقەوە دێن. کۆمەڵێک هەڕەشەی جۆرا و جۆر لەسەر هەرێمی کوردستان باز دەکرێت. هەڕەشە جدیەکان چین، مەترسێت جدیەکان چین کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە. ئەم شەو گفتوگۆیەکی ڕاشکاو لەگەڵ بەڕێز مامۆستا عوسمان کاروانی کارجێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی گرتووی ئیسلامی کوردستان ئەنجام دەدەیت. بە سوپاسەوە بۆ مامۆستا بەخێر بێت. زۆر سوپاس. لەوە دەست پێ بکەم کە بەڕاستی ینی ئەوانەی متابعی سیاسی و تەنانەت خەڵکی تریش ئەوەی کە وێڕای قەیرانەکانی تر کە خۆی لە ناویایەتی باسی مەترسیەکانەکرێ باسی هەڕەشە جدیەکانەکرێ لەسەر هەرێمی کوردستان، مەسەلەن ئەوەی کە زۆر باسەکرێ لاسخارتە ئەوەی باسەکرێ ماچۆتولەرە، مەسەلەن کۆمەڵێک لەو بابەتە خەڵکی بێ بیانی نەسیحەت و ئامۆژگاری هەرێمی کوردستانەکە ئەمە لە چیەوە سەرچاوەگرێ بەڕێز مامۆستا؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان. ئەلبەتە ئەوەی کە نوێنەری نەتەوەیە گرتوەکان لە دوایمین پەیامدا دای بە یەکێتی و پارتی هیچ شتێکی تازەیتیانە بوو. تازە نییە؟ نەخێر، هیچ شتێکی تازەیتیانە بۆ ئێستاش نییە؟ نەخێر، هەموو ئەو قسانەی کە ئێستا ئەوان وتویانە بە یەکێتی و پارتی و باسی خوتورەت و لێک تێنەگەیشتنی نێوان هێزەکان و نێشتنی هێز زۆنی سەوز و زەردی کردووە، هێزێکی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان دەیان جار ئەم پەیامەی لەگەڵ یەکێتی و پارتیا باس کردووە. هێزەکانی تری ئۆپۆزیسیۆن دەیان جار ئەم پەیامیان داوە بەگوێ یەکێتی و پارتیا. ڕۆشنبیران و دڵسۆزان و نیشتیمان پەروەرانی ئەم وڵاتە دەیان جار ئەم پەیامانیان داوە بەگوێ یەکێتی و پارتیا. و ئەمە پەیامێکی تازە نییە، ئەنی شتێکی تازە نییە. وەکو بازەکرێ ئەڵەی وەکو شتێکی زۆر نوێ دۆزرابێتەوانێ دەرەک بە شتێکی زۆر مهم کرابێتەوە وەکو ئێستا یەکێتی و پارتی پیان خەبەریان و بێتەوە بەم مەوزوعە. نەخێر، ئەمە هەر شتە کۆنەکانە کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان وتویانە کە ڕۆشنبیران و دڵسۆزان و خەمخۆرانی ئەم خەڵکو و خاکە وتویانە، بەڵام ئەوەی کە گرفتە لە هەرێمی کوردستانە گوێنەگرتنە. ئەوەی کە گرفتە لە هەرێمی کوردستانە نەبوونی بەرژەوەندی گشتیە، یعنی بەرژەوەندی تایبەتی، بەرژەوەندی حیزبی بنەماڵەیی کەسی شوێنی بەرژەوەندی گشتیەکانی گرتوێتەوە لە هەرێمی کوردستاندا. هەموو ئەو بارودۆخانەی لە ڕابردووە کە ڕووی داوە، هەموو ئەو بارودۆخانەی لە ڕابردووە ئەگەر بێنێتەوە یادی خۆت لە نەوەتەکانەوە تاوەکو ئێستا لە سەرەتای ڕاپەڕینەوە، لە سەرەتای ڕاپەڕینەوانێ کاتێک کە خەڵک ڕاپەڕی لە هەرێمی کوردستاندا بە کۆمەڵێ ئومێد و هیوای زۆر گەورەوە ڕاپەڕی. بەو ئومێدەوە ڕاپەڕی هەموو ئازارەکانی ڕابردووی ساڕێژ ببێت. لەسایە سەری حکومڕانی خۆماڵیە، لەسایە سەری دەستگا و مؤسساتی نیشتیمانی خۆماڵیە، لەسایە سەری نەمانی حزبی بەعس و هاتنی حکومێکی کوردیە. خەڵک بەو ئومێدەوە ڕاپەڕی کەیتر عەرەبێک لە سلێمانی و هەولێر و دۆهۆکە حکممان ناکە، ئازارەکانی ئەنفال و کیمیاباران و کۆڕە و وێرانیەکانی هەرێمی کوردستان گوند و شار و شارۆچکەکان وردە وردە ساڕێژ دەبێت. بەڵام ساڵ بە ساڵ ئەم ئومێدانەی خەڵک وەکو بڵێ کاڵ بووە، ساڵ بە ساڵ هیواکانی خەڵک لە گۆڕنرا، هەتا وەکو ئێستا گەیشتۆتە ئاستێک هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەگەر زۆر بە ڕۆشنی کاکەزانە لە دوامین هەڵبژاردنیای ئەنجومەنی نوێنەرانی عێراقا نزیکی لە سا 6 بۆ هەفتای خەڵکی کوردستان بایکۆتی هەڵبژاردنەکانی کرد. لە سا هەفتای خەڵکی کوردستان ستۆپی کرد.
700,000 دەنگی هەردوو حیزبی حکمڕان هاتە خوارەوانێ ئینزار بوو ئینزارێکی یاو نیشتیمانیان بوو بۆ حیزبە حکمڕانەکان لە هەرێمی کوردستاندا بۆ لەبەرەوەی چونکە هەموو ئەو خەونانەی لە ڕابردووە کە بە ڕاپەڕینەوە بەسرابەوە کە بە حکمڕانی خۆماڵیەوە بەسرابەوە کە بە پەرلەمانەوە بەسرابەوە کە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەسرابەوە کە بە دەستگا و مؤسساتی حکوومەتی لۆکاڵیەوە بەسرابەوە هەمووی بوو بەسەراب مامۆستا ئەوەی کە باس کرد مەسەلەن مەترسیەکان کە ئێوە داچانە بەگوێی حزبە حکمڕانەکان مەسەلەن ئەوەی کە بلاس خارد ئێڵێ ئەوەی کە زۆر وتت کە تازە نیە مەترسیەکان باسکردنیان کە مەترسی لەسەر قوارەی هەرێمە لەسەر هەرێمی کوردستانە مەترسی ئەگەر ئەو قوارەوە خۆی نامێنێتەوە ئەمانە هەر بۆ ئەوەی لە یەکتر نزیک ببنەوە یاخود بەڕاستی مەترسی جدی ئەوەی ئێوە دەرشی پێکەن وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن ئەوەی کاوترێ حەزەکەمەوە بزانی کاکزانەجان یەکێتی و پارتی خۆشیان باش زانن بارە دۆخەکە چۆنە لە مانگی یەکی ئەم ساڵدا کاک جعفەر ئێمنکی و کاک شۆڕش ئیسماعیل کاک شاڵای عەلی عەسکەری لە ئوتێل ڕامادا دیمەی تێکیانە بوو ڕێکخراوێکی ئەم شارە سازی کردبوو باسی ئەوەیان کردوتیان کاکی گیان وەڵڵە ئەم جارە ئەچین بۆ بەغدا ئیتر باسی بەرژەوەندیەکانی گشتی خەڵکی کوردستانە و باسی مافی خەڵکە و باسی پرسەنەتەوەیەکانە و کەسمان باسی پۆستی ناکەین بران لەوێ مداخلەیەکم کرد وتم زۆر بووە قسانەتان ڕابردووتان واتان ناڵێ ڕابردووتان دەڵێ داهاتوتان هەروەکو ڕابردووتان دەبێ چونکە ڕابردوو شایەتە لەسەر ئەوەی کە ئێوە چوونەتە بەغدا بۆ پۆستی حیزبی چوون کە بۆ مەچەکشکاندنی یەکتری چوون ئێستا دوای چەند مانگێک نازانێت چه مەهزەلەیەک ڕوویدا لەسەر پۆستی سەرۆک کۆمار چ بارودۆخێک ڕوویدا لەم هەرێمی کوردستانەدا یعنی منطقی تایە ئەم حیزبە حکمڕانانە لە هەرێمی کوردستانە لەوە تێناگەن لەوەی کە ئێستا هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان باوەڕی بەشەڕ نەماوە بۆ چکە مەبدەئی نەماوە بۆ بە هێزێکی حیزبی بۆ بە هێزێکی ئاخر هێزی حیزبی چۆن ئەتوانێت ئەرک و ئەدای نیشتیمانی ئەنجام بدات چۆن ئەتوانێت کاتێ حکوومەت ئەبێ بە کرێکی حزب لە حزبەوە هاوکاری ئەکرێت و دەعم ئەکرێت کاتێ پەرلەمان بە بڕیاری حزب ئیفلیجەکرێت بە بڕیاری حزب کۆبوونەوە ڕائگیرێ بە بڕیاری حزب کۆبوونەوە دەست پێەکرێتوانێ چه ئومێدێک ئەمێنێ بەم وڵاتە چه هیوایەک ئەمێنێ بۆیە لە ڕووی ئیقلیمیەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی ناوخۆیەوە لە ڕووی پەیوەندیەکانی بینی حکمڕانی و لەگەڵ هاونیشتیمانیان و ئەو پردی پەیوەندیانەی کە هەیە لە نێوان حکمڕانان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانە هەموو ئەمانە بارودۆخیان لەو پەڕی خراپیدایە یعنی لە ڕووی ئیقلیمیوانێ و لە ڕووی نێودەوڵەتیوانێ کورد متمانی لەدەستداوە شکۆی نەماوە دوایەمین مستەڵەح کە خۆت باست کرد کە بۆمانی بەکاردێنن تا ئێستش لە ئایڕەقی باینێمە باسی زۆنی سەوز و زەردە یعنی ئێمە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەنفالیان بینی کیمیابارانیان بینی کۆڕەویان بینی ئەم هەموو بەدبەختیان بینی و بەسەریان هات بۆ ئەم ڕۆژە بینیان بۆ ئەم بارودۆخەی ئێستا بینیان توخوا عیب نییە ئێستا لە دوای ئەو هەموو ڕۆژگارە سەختانە جارێکی تر حکمڕانانی هەرێمی کوردستان بکەونەوە خەمی بەرژەوەندی حیزبیەکانی خۆیان و بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستان وەلا بنێن ئەمە مەترسە گەورەکە ئێستا مەترسی گەورە لە هەرێمی کوردستانە یەکەم لە ڕووی ئیداریەوە هەرێمی کوردستان نامۆفەقە دووەم لە ڕووی ئابوووریەوە نامۆفەقە و ناسەرکەوتووە سێهەم لە ڕووی ناوچەی جوگرافیەوانێ ناوچەی مۆنۆپۆلی جوگرافی حیزبی هەیە سێهەم هێزی سەربازی هێزێکی سەربازی گشتی نییە چوارەم پێنجەم دام و دەستگا و مؤسساتی نیشتیمانی تەدەخولاتی حیزبی ناهێ لە ڕۆڵی نیشتیمانی بێنێ شەشەم تەدەخولاتی ئیقلیمی بەهۆی خلافاتی ناوخۆییەوە ڕۆژ بە ڕۆژ لەدەوت لەسەر هەرێمی کوردستان زەق ئەبێتەوانێ حوتەم گەندەڵی لە هەرێمی کوردستاندا کە وەکو بڵێ ناوسکی هەرێمی کوردستانی دەرهێناوە ڕوحی هەرێمی کوردستانی دەرهێناوە نەبوونی عەدالەت و دادپەروەری نەبوونی دادگای سربەخۆ
نەبوونی هەلی کاری یەکسان بۆ گەنجەکان، نەبوونی خزمەت گوزاری لە ئاستی پێویستدا، نەبوونی موچەی موچەخۆران، جا چی هەیە ئێستا؟ گەشەنەکردنی کەرتەکان، کەرتی تەندروستی، کەرتی کوشت و کاڵ، کەرتی خوێندنی باڵا و پەروەردە و هەموو ئەم کەرتانەی تر لە هەرێمی کوردستانە چ کەرتی پێشکەوتنی گەورەی بەخۆوە بینیوە؟ کوا کەرتی کارەبا لە کاتی هاوینە کارەبانیە، لە کاتی زستانیشە کارەبانیە، لە وەرزی بەهارە کە کەس کارەبای پێویست دێ کارەبایە، یعنی لەو کاتانەیە کە کارەبا کەمترین ڕێژە بەکارێنرێ لەلایەن هاوڵاتیانەوانێ، ئەویش لە فەزلی بارودۆخی و وەرزەکە و خی گیانەوەیە نەگیەوانەوە. زۆر باش مامۆستا ئەگەر باشە پرسیاری ئەو بکەین، ینی کەواتە ئەمانەی باست کرد کە هەمووی مەترسیەکانن کە ئەمە هەموو دەرچی پێکەین وەکو هاوڵاتیشی ئاسایش دەرچی پێکە، کەواتە ئەمە دەرەنجاممان بەرەو کوێ ئەبا؟ مەسەلەن دەرەنجامی هەرێمی کوردستان، نەتیجەی هەرێمی کوردستان بەرەو کوێ بە؟ ئەوە تا مەسەلەن خۆشمان ئەیزانین، مەسەلەن بەڕێز دەڵێ ئەمە کۆنەوەی کە بلاس خاردەیڵێ ئەوەی ماسیۆ تولەرەیڵێ ئەمانە کۆنن، بەڵام لە دڵسۆزیانە لە چیەوە دێ مەسەلەن ئەوان و دوزار دەرەنجامی ئێمە بەم شێوەیە ئەگەر بڕوە بەرەو کوێ بەرەو چی هەنگاوە؟ دەرەنجامی هەرێمی کوردستان بەرەو لە دەستدانی ئەم کیانەیە ئەگەر بەم شێوەی ئێستا کە بڕوە. بۆ چکە ئیرادەیەک نییە لە هەرێمی کوردستاندا کە ئیسلاح بکات. ئومێد نەماوە، ئومێد نەماوە نەخێر لە ئۆپۆزیسیۆن بوونەوە دێ ئەو قسە یاخود حقیقەتی نەواقعەکەیە. نەخێر ئەمە حقیقەتە، ئەمە ڕەبتی بە ئەوە نییە بڵێ هەناسەیەکی ئۆپۆزیسیۆنانەیە. نەخێر ئەمە ئێستا بەعزێک لە سەرکردەی حیزبە حکومڕانەکانی ڕێن. ئەوە کاگمەلا بەختیار لە چەندین مناسەبات و بۆنەیە تعبیری پێدا. ئەوە کاک فازڵ میرانی لە دوایمین تەسریحە ئەڵێ ئەگەر یەکێتی و پارتی واز لەو پارانە هەیە بێنن لە هەرێمی کوردستانداکایە، من موچەی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانە دەم بەبێ لێبڕین و لە کاتی خۆشی ئایدەم. کەواتە ئەم قسانەی کە ئێستا ئەوان ئەیکەن هەموو ئەو هاوارانەیە کە لە ڕابردوودا ئێمە وتومانە بەرەنجامی هەموو ئەم لێکترازانە لێک تێنەگەیشتانە دابەژنەکردنی ڕۆڵ لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە، تەدەخولاتی ئیقلیمی و نێودەوڵەتی لە ناوچەکەدا و ئەو ململانێک گەورانەی کەوان لە ناوچەکەدا هەیە. بەرەنجامی هەموو ئەم شتانە هەرێمی کوردستانی بەرەو کوێ بردووە؟ بەرەو لوتکەی نائومێدی، بەرەو لوتکەی نائومێدی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بە ئەم سیستمی حکمڕانی کە هەیە. ئاخر تۆ تەسەور ئەەکەیت منطقی تایە خەڵکی هەرێمی کوردستان بگاتە ئەو ئاستەی بە سەدامی حسین کە ئەنفالی کرد، کە کیمیابارانی کرد، کە کۆڕەوی کە دڕندەترین حکمڕانی بوو لە ناوچەکە بڵێ ڕەحمەتی لێبێ. ئاخر تخوا ئەمە منطقی تایە خەڵک بگاتە ئەم قەناعەتە. کەسێکی خاوەن شەهیدێک کوڕە شەهیدێک بگاتە ئەو ئاستەی نەفرەت لەوە بکات کە باوکی لە پێناویە شەهید بووە، کەسێکی خاوەن ئەنفال نەفرەت لەوە بکات کە لە پێناویە ئەنفال کرا. ئاخر توخوا ئەمە ئێستا کە ئێوە مامۆستا ئەمە هەرێم ئەم لێک تێگەیشتانە هەرێم بەرەو کوێ ئەبا؟ بەرەو هەڵوەشانەوەی زیاتر، بەرەو بێشکۆبوونی زیاتر، بەرەو بەرژەوەندی حزبی تەسکی هەردوو حزبی حکومڕان لە هەرێمی کوردستان و ئیتر قەدەری ئەم میلەتەش کەوتۆ دەدەست ئەم حزبە حکومڕانانە و ئەوانیش خەریکی بەرژەوەندی و پۆست و پلەی باڵای تایبەتی خۆیان و بەڕاستی هیچ باکێکیان بە بەرژەوەندێکی شتەکان بەڕێزت فۆکەسەکە لەسەر یەکێتی و پارتی و ڕوونی یەکێتی و پارتی دوو هێزی کاریگەر و باڵا دەستیە و هەرێمی کوردستان. هێزەکانی تر ئێستا بێڕۆڵ کراون هۆکار چییە؟ مەسەلەن زوتنەوەی گۆڕان کە ئەوش لە ناحکوومەتایە، بەڵام یەکگرتووی ئیسلامی کە هێزێکی مەسەلەن مخازرەمی وڵاتەیە، هێزێکی ڕسەنیە وڵاتەیە، کۆمەڵی دادگەری مەسەلەن ئەمانە بۆ هێناسیان بۆ نێڵراوەتەوە بابەتەکە چیە؟ مەسەلەن لە چیەوە ئەوان ناتوان مەسەلەن دەست پێشخەری گەورە بکەن؟ ئێمە لەو بارودۆخەی هەرێمی کوردستاندا کە هەیە بڕیارمانداوە ڕاستیەکان وەکو خۆی بۆ ڕایگەشتی و بۆ خەڵکی کوردستان بگەێنین. ئەوە کوت لە پەرلەمانتاریەکەمانە لە بەغدا کە ئێستا دوای ئەوەی تەشکیلاتی نوێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوە ئەبێنن کاریان نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی خەڵکی کوردستانە. ئەوەش کوتلەی پەرلەمانی هەرێمی کوردستانمانە کە بەردەوام لە سەنگەری پێشەوەی داکۆکیکردنن لە مافڕەوەکانی خەڵکی کوردستان و لە گەیاندنی ڕاستیەکان و لە داکۆکیکردن لەو پرۆژانەی
کەوا خزمەتی هاونیشتیمانیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکان. ئەوەش ئەندامانی ئێمە لەناو ئەنجومەنی پارێزگاکانە کە لەناو ئەنجومەنی پارێزگاکانە بە دڵنیایی ئەوانێ بەهۆی کاراگی و پێگەیشتووی ڕۆڵی خۆیانەوانێ و بەهۆی ئەو توانە ئەکادیمی کە هەیەە توانیوانە ڕۆڵێکی زۆر جوان ببینن ئەوەندەی لە چوارچێوەی سنووری کاری ئەوان دابێت و ئەوەندەی کە فرسەتیان پێدرابێ کە ڕۆڵ ببینن. لە دوای ئەوە وەکو کوتلەکان وەکو لایەنە سیاسەکانیش ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستاندا لە ڕابردووە ڕۆڵمان زۆر بینیوە لەم هەرێمی کوردستانە پرۆژەی سازان و پرۆژەی لێک تێگەیشتن و پرۆژەی لێک نزیکردنەوەی هێز و لایەنە سیاسیەکان و هەموو ئەم شتانە. بەڵام دەرکەون لەوەی کە ئەم حیزب حکومڕانانە بەڕاستی نایانەوێت گوێ لە کەس بگرن. ئەنجا تۆ یەکی ئەگەر بگەیتە یەقین لەوەی کە نایەوێت گوێ لێ بگرێ هەر سوورە لەسەر بەرژەوەندێ گشتێک تایبەتیەکانی خۆی و بە قسەی تۆ نایەتە سەربار و بەرژەوەندێ گشتەکان ناپارێزێت و ئین کاریە شخصی و کەسیەکانی خۆی واز لێ نایەنێت و داکۆکی کاتێک کە پێی ئەڵی داکۆکی لە مافی هاوڵاتیان و هاونیشتیمانیان و هەرێمی کوردستان بکەین ئەو پێچی لێدا تۆ لەگەڵ ئەم جۆرە لە کەسایەتیانە چی ئەەکەی یعنی چی ئەڵێیت لەبەرەوە بۆ نەفەسی کارکردن بە ڕزمامۆستا مەسەلا لە وەکوی ئەوترێت لە زۆنی سەوز و زەردا فەرقێک هەیە مەسەلەن بۆ سروشتیشکردنی کاری یەکگرتووی ئیسلامی کوردستان مەسەلەن جەنابەت لێرەیت بیان بۆ حزب ئۆپۆزیسیۆنەکە ئێمە لە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە زاخۆ هەتا کەفری بێکەناسەوە مامەڵاکەین بێکەناسەوە مامەڵاکەین لە بادینانە وەک سلێمانی مامەڵاکەین لە سلێمانی ژۆک و بادینان مامەڵاکەین کە هەولێریش لەو بینەنە بە دڵنیایی و تێکەڵاوی هەردووگلایە. یعنی ئێمە لە هەردووگلا بڕیارمان داوە داکۆکیکاری سەرسەختی مافڕەوەکانی خەڵکی کوردستان بین. ئێمە لە بادینان سەرمانمان نزیکی هەدە پۆستمان لە بادینان تەسلیم کردوانەی لە پێناوی ڕەتنەکردنەوە یەکیمزایە و لە دوای ئەوەش هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لە دەبەری حەقی خۆتان نەبوو بەدەنگ مەسەڵەن خۆ خێرتان پێ نەکرابوو. ئێمە باز لەوەیە لەوەی کە کاتێ یەتە سەر مووقیفگرتن یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بینی بەرژەوەندێ گشتیەکانی خەڵکە لەگەڵ بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان بەرژەوەندێ گشتەکانی خەڵک ڕەبژێرێت لە سنووری لە سلێمانیە لە سنووری هەموو کوردستانە لە سلێمانی پۆستانی یەکگرتووی ئیسلامی ئێمە لە سلێمانی پۆستمان هەیە ئێمە ئەوە بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانیە لەگەڵ قەرەداخیش مدیرراحەکەی کە عایدی ئێمەیە یعنی ئەو دوو پۆستەمان هەیە ئێمە وەکو پۆستی ترمان هەیە البەتە مدیر ناحیەکان لەم لاولا لە ڕانیە لە دەڤەری چەمچەماڵ لە ئەم شوێنانەی تر هەندێک پۆستمان هەیە ینی فەرقێک هەیە جیاوازیش بێت بۆچی لە نێوان دوو زۆنەکە بۆ هەناسەی کارکردنی ئۆپۆزیسیۆن بەخوا جواڵە زاناجیان لە شوێنەکە فەرقی هەیە لە شوێنێک ترا یەکسانە بێتوانێت یعنی معادلاتەکان بە جۆرێکە مامەڵەکردن لەگەڵ شتەکانە نازانی لێرەوە لەم ڕوانگەوە ئەڕوانی لەو زۆنە مامەڵە باشە لەو ڕوانگەی ترەوانی ئەو زۆنەی تر مامەڵی باشە لە نەتیجەیە من هیچیان بە باش نازانم مەزانی بۆچی چونکە هەردوو زۆنەکە دوو زۆنی حیزبیە مؤسساتی نیشتیمانی ڕۆڵی تایە لاوازە و بەرژەوەندی حیزبی و گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی لە هەردوو زۆنەکەدا لە لوتکەدا زۆر باشە مامۆستا بەیانی بڕیارە بڕە سەرۆکی هەرێم بێتە سلێمانی وە قسەیەکێکە لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆ ببێتەوە ئەگەر مبادرەیە کە بێ بۆ تەبایی بۆ یەک هەڵوێستی بۆ یەک ریزی پێتوانی لەم دۆخەدا ئەو مەترسیانەی باز دەکرێت مەسەلەن ئەگەر بەڕاستی گەیشت بێت مەسەلەن من کۆمەڵێک سەردێڕی هەواڵم خۆی دەتۆڵێ مەترسیەکان یەکێتی و پارتی ناساری سەرمێزی گفتوگۆ کاوە کۆی لایەنە سیاسیەکانیش ئەمە هەنگاوێکە بێ پانادۆڵە عیلاجە هیچ نییە نەوە لە عیلاج نییە پانادۆڵە عیلاج ئەوەیە کە تەشخیصی نەخێر پینە و پەڕۆیە بارودۆخێک هاتۆتە ئاراوە بۆ تێکشکاندنی ئەو بارودۆخەی کە بەستەڵەکێک دروست بووە کە لەولاوە نوێنەرانی وڵاتە زلیهێزەکان لە ناوچەکەدا وەکو بڵێ ئینزار ئەدەن بەغدا ئەو ناکۆکیانەی قۆستۆتەوانێ وڵاتانی ئیقلیمی دەستێوەردانەکانیان زیاتر کردووە حزب حکومڕانەکان خەریکە بەرژەوەندیەکانیان ئەکەوێتە خەتەرەوە
بەرژەوەندیەکانیان نەکەوتە خەتەر نەک بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان چونکە لە پێناوی بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی کوردستانە ئەگەر لە پێناوی بەرژەوەندی گشتیەکانی خەڵکی کوردستانە بواە ئەبواە ئەم مەچەقشکاندنەی یەکتری ئەم ململانەی کە ئەتوانم بڵم ناشەریفانەی یەکتری لەسەر پۆستێک کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورە و کاریگەرشی نییە هەر ئەوکو بڵێ ناوێت کە بۆ هەرێمی کوردستان و بۆ نیشتیمانیانی هەرێمی کوردستان کاڵی پۆستێکمان هەیە لە بەغدا ئەگەر ئەم بارودۆخانە بەم شێوەیە بڕوات و ئەم شێوانە بەم شێوازانە مامەڵی لەگەڵا بکرێ بە دڵنیایی ئەو ڕابردوو پێمانەڵێکەوە بارودۆخێکی زۆر خراپ ڕوویداوە ئێستەیش کە ئەم بارودۆخانە هەیە بەرژەوەندی ئابوووریان هەیە بزنسیان هەیە ئەو بزنسەی کە هەیەە لە نەوت لە گومرێک لە داهاتی ناوخۆ لە چی ئەکەوێتە خەتەرەوانێ لەوە خەڵکیتر بێتە شەریک ئەو مەترسیانەیە بەغدا چۆن مامەڵاکە بەڕێز مامۆستانی کۆمەڵێک معادلەی ئیقلیمی هەیە مەسەلەن بۆ نمونە هەر ئەمڕۆ مەسەلەن میدیا عەرەبیەکان بەگشتی کۆمەڵێک بابەتیان ڕژاندەوە مەسەلەن یاریدەدەری وەزیری دەرەوەی سعودیە لە ئەمریکایە وەزیری دەرەوەی ئەمریکا هاتووە لە ئیسرائیل ئەچێتە سعودیە مەسەلەن کۆمەڵێک گۆڕانکاری ئەکرێت ئەگەر ئەو دیۆ ئیقلیمی بخوێنیەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان چی ڕوەدا یان هەرێمی کوردستان لەکوێ ئەو دیۆ ئیقلیمی ئەخر بەدبەختیەکەی هەرێمی کوردستان لەوێیە لەوێدایە لەوەی کەەوە هەموو وڵاتە زلهێزەکان و وڵاتی ئیقلیمیەکان لە ناوچەکەدا لە عێراقدا خەریکی چەسپاندنی و سابتکردنی بەرژەوەندیەکانی خۆیانن چونکە هەر وڵاتێکی ئیقلیمی هەر وڵاتێکی دنیا لەو دنیادا کە هەیە دەسەڵاتی ببێت دەستێوەردانەکان لە وڵاتێکی تردا بۆ ئەوی بەرژەوەندەکانی خۆی لە وڵاتەدا سابت کات کاتێک کە وڵاتێک دەستێوەردان لە وڵاتێکی تردا ناکات لە بەری ناڕوات لە بەری ناڕوات بەڵام لەم کاتەدا کە دنیایەکی شەڕی ئۆکرانیا رووسیا هەیە لەولاوە ئیمارات و سعودیە و هەموو ئەمانە لە ناوچەکەدا پلان و پرۆژەی تایبەتی خۆیان هەیە ئێرانیەکان پلانیان هەیە تورکەکان پلانیان هەیە ئەمریکیەکان پلانیان هەیە بەڵام هەموو ئەمانە پلانی وەکو بڵێ تایبەتی خۆیان بەرژەوەندی خۆیانە یعنی هەر کەسە خەریکی تەسبیتکردنی بەرژەوەندی تایبەتەکانی خۆیەتی تەنها کورد بێ پلانە تەنها کورد بێ پلانە بێ پرۆژەیە بێکەسیش نییە کورد لە ئاستیقلیمی شۆ تەنانەت خۆی بێکەس کردووە خۆی بێکەس کردووە کورد وەکو حیزب ڕۆی بۆ بەغدا وەکو نەتەوە نەڕۆی ئەگەر کورد وەکو نەتەوە بچوایەتە بەغدا فەرقی هەبوو لەگەڵ ئەوەی کەوا وەکو حیزب بچێتە بەغدا لە بەغدا خەریکی تەسبیتکردنی و پارێزگاریکردنی بەرژەوەندیە حیزبیەکانن نەک بەرژەوەندیە گشتەکە توخوا ئەو هەموو ململانە سەختەی ئەم ماوەیە کە برادرانی یەکێتی و پارتی کردیان هەل لە وڵاتیانی ئیقلیمیەوانەیە هەل لە وڵاتانی زلێزی ناوچەکەەوە لە تەنازولیان بۆ هەموو کەسە کرد لە پێناوی ئەوەی ئەو پۆستە بوو ئەو نەبێت و ئەو پۆستە بوو ئەو نەبێتەوە ئەم هەموو توانات دیبلۆماسی شتیان بە خەرجدا لە پێناوی چییە؟ لە پێناوی ملشکاندنی یەکتریا لە پێناوی مەچەکبادانی یەکتریا ئەگەر ئەم تاقە و توانایانە لەگەڵ هێز و لانە سیاسەکانی ترا بە لێکتێگەیشتنێکی جوانەوە هەمووی لە پێناوی پارێزگاریکردن لە بەرژەوەندیەکانی گشتی خەڵکی کوردستان بواە تخوا ئێستا باردۆخی خەڵکی کوردستان بەرەوکوێ ڕۆی بۆیە گرنگەوە ئەوە تێ بگەین کاکە زاناگیان ئەمەی کە ئێستا هەیە کە ڕووی داوە کورد کە هەستەکەی بێکەسە ئەو بێکەسیهی ئەوە نییە کورد فرسەتی نەبوو بێ کورد دایان فرسەتی لە دەست داوە کورد لە ناو خۆدا بەرامبەر بە یەکتری سنگیان دەرپەڕاندووە بە تایبەتی هەردوو حیزبی حکومڕان بۆ یەک زۆر ئازاند بەڵام بەرامبەر بە وڵاتانی ئیقلیمی وڵاتە زلیهێزەکان و خەڵکانی تر زۆر لە تەنازولان زۆر سەرکزن زۆر احتیادی شەو پێیان باشە بۆ ئەم تەنازولاتە لە ناوخۆی خۆیانە ئەوەی کە هەیە بۆ نمونە مەسەلەن ئەو جم و جۆڵە گەرم و گوڕانەی ئیسرائیل ئەوانەی سعودیە ئەوانەی ئیمارات ئەوانەی قەتەر ئەوانەی تورکیا و ئەوانەی ئێران هەمویان لەسەر بە تایبەتی عراق لەناو ئەجێندەکانیاندا لەناو ئەو کوڵین و بارودۆخەدایە و لە ناویشیدا کورد لەناو بارودۆخەدایە یعنی جغرافیەن یان لانیکەم بڵێن وەکو وزە لە هەرێمی کوردستاندا لە جیاتیەوەی ببێتە خۆشببختی بۆ خەڵکی کوردستان بوو بەمای بەدبختی بووی باسی نەهامەتەکانی لە بەرەنجامی چییە؟
لە بەرەنجامی ئەوەی وزە لە هەرێمی کوردستاندا نەبوو بە نیشتیمانی ئەمیش نەبوو بە نیشتیمانی ینی نەوت لە جیاتی ئەوەی ببێتە سەرچاوی خۆشگوزەرانی سەرچاوی ئاوەدانی سەرچاوی دروستکردنی هەلی کار بۆ هەزاران گەنجی بێکار لە هەرێمی کوردستانەدا سەرچاوی موچە لە شوێنی خۆیدا ئەبینیت بارودۆخێکی تری خۆڵقاندۆ بە پێچوانەی ئەمەوە ململانەی خۆڵقاندووە لەگەڵ هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان ئەو هێزە نییە بتوانێت ئەو ململانەیانە بکە هەرێمی کوردستان هێزێکی نییە ئێستا بتوانێت نە لە ڕووی ئاسمانەوە نە لە ڕووی زەویەوە بەرگری لە خۆی بکات یعنی ئەگەر بارودۆخێکی ئیقلیمی یا خوانەکردە نێودەوڵەتی بێتە ئاراوانێ و هێرشێک بۆ سەر هەرێمی کوردستان ڕوو بدات هەرێمی کوردستان هێزی بەرگری لە خۆکردنی نییە نە لە ڕووی ئاسمانەوە ئەتوانێت لە ڕووی زەویوانێ ئەمە شەڕەنگە مەترسیەکان بێت کە بیانیەکان باسیەکەن بیانیەکان ئەوەی کە باسی لێواکان باس دەوەیە لەوەی کە خۆ زۆر باشکرا ئەو ناڵێ باشکرا ناڵە زۆنی زەرد و زۆنی سەوز یعنی چی؟ یعنی کاکە واز دەکاری حیزبی بێن عیبە کاری نەتەوەی و نیشتیمانی و نێودەوڵەتی و پرسەنەتەوەیەکانتان بکەن ینی کار لەسەر پرسەنەتەوەیەکانتان بکەن بەسە واز دەکارە حیزبیەکانتان بێنن بەسە خۆ بە ناوخۆی خۆتانەوە مەشغوڵ مەکەن دام و دەستگا و مؤسساتە نیشتیمانیەکانتان بێز بکەن من جارێکیان هێزێکی ئەوروپیات چەند ساڵە لەمەوە پێش کاتێک بە حکوومەت بارودۆخێکی زۆر خراپیە بوو وتم باشە ئەگەر ئێوە حکوومەت هەرێمی کوردستان داواتان لێ بکە قەرزیە دەنێ کوتی نەخێر وتم بۆ کتێنجایەوە کێ حکوومەتتان هەیە وتمە چیمانێ وتی ئەوە دوو خێڵتان هەیە خێڵک لەم بەر و خێڵک لەو بەر ئیدارەی هەرێمی کوردستان بەڵام لە لای حزبەکانیش مجاملە بە زۆریشتر سیرکەیە ئەزانی وتی چی وتی ئەگەر ئێوە حکوومەت بن دەخوا پۆلیسێک ئەتوانێت وەزیر بنێرێتەوە ماڵەوە پۆلیسێک ئەتوانێت ڕێگری لە وەزیرە بکە حزب ئەتوانێت تەدەخولات لە کاروباری پەرلەمان بکات حزب ئەتوانێت تەدەخولات لە کاروباری حکوومەت ئەمانە ناواخنی هەرێمی کوردستانمان باس کرد باش کەواتە ئێستا ئەگەر هەر حرەکەیەکی دیبلۆمانی ئیقلیمی ئەکرێ هەر بڵێن ئیقلیمی ڕوو بدات کورد لەناو ئەو حرەکە و ئەو جم و جۆڵ و ئەو دابشکاریە بێ مەسەلەن ئەوەی ئیسرائیلەیکا مەسەلەن مەترسیەکەی باز لەوە کرێ ئەوەی ڤیەنا سەرکەوتونە بووە دانوسانی ڤیەنا سەرکەوتونە بووە ئەگەری ئەوە هەیە ئیسرائیل ئاشکراتر مەسەلەن لە پێگەکانی ئێراندا ئێران باشتر دەست بکاتەوە کورد لەو نێوانەیە بە دڵنیاییەوە مەسەلەن بۆ خۆمە ئامادەکردنی ئەو بابەتە ئەوانەمان هەموو باسکەرەوەی ناوخۆی چی ئەتوانێت بکات هێز و لایەنە سیاسەکان ئەبێت چی بکەن خۆ ناکرێ ئێمە هەم بە دیار برینەکانمان بڵێن کۆتامیان پێهات و هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی حیزب حکومڕانەکان ئەبێت لەم کاتەدا لە کاتێکە بارودۆخێکی وا ترسناگە بینن لە ناوچەکەدا کە ئاگرێکی گەورە هەیە و پڕشکی ئەو ئاگرەش ئەگەرە بەر هەرێمی کوردستانیش بکەوێ تۆ ئەبێ لێرەوە ئامادەکاری بکەیت یەکێ لە باشترین ئامادەکاریەکان ئەوەیە تۆ پەیوەندیەکانی بینی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان و خۆت چاک بکەیتەوانێ بەچی بەوەی کە ئەو خزمەت گوزاریە سەرەتاییانەی کە پێویستە بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان تۆ پێشکەشی بکەیت تاوەکو هاوڵاتیان و هەرێمی کوردستان لەگەڵ هێز و ئەجندای دەرەکیدا نەمێنێت لەگەڵ هێز و ئەجندای ناوخۆییدا بێت دووەم ناکۆکە ناوخۆیەکانی ناو هەرێمی کوردستان چارەسەر بکرێت سێم دام و دەستگا و مؤسساتی نیشتیمانی بە نیشتیمانی بکرێت چوارەم گەشەی دیموکراسی کە ئێستا لە ڕوانگەی وڵاتە زلهێزەکانی دنیا و هەرێمی کوردستانی پێ ئەپێورێت گەشەی دیموکراسی دیکۆر نەبێت هەر ڕۆتین نەبێت دیموکراسی تا ئەو ئاستە بێت کاتێک کە گەیشتە پاڵپەزەکانی خۆمیتر لەوەیە دیموکراسی ستۆپێکی پێ بکەم لەلایەکی ترەوانەیە دابشکردنی ڕۆڵ لە نێوان هێز و لایەنە سیاسیەکاندا اینجا یەخستنی پرۆژە دانانی پلان پرۆژەی استراتیژی پلانی استراتیژی بۆ هەرێمی کوردستان لە پلانێکی 5 ساڵی دابنرێ بۆ ئەم هەرێمی کوردستان لە ماوەی 1 ساڵی ترا چۆن ئاوەدانێکی گەورە ڕووبکاتەوە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا چۆن مامەڵە بکەین چۆن ئێمە بتوانین لەو خێر و بێرەی کە ئێستا ڕووی کردوتە عێراق کە ئێستا ژێرخانی ئابووری عێراق زۆر بەهێز بووە احتیاتی یەدەگی عێراق بەڕاستی لە 62 ملیار دلارەوە بەرەو نزیکی 100 ملیار دلارە بووە
بەرەو 100 ملیار دۆلار ڕوە کە ئەمە خەزێنەیەکی زۆر گەورەیە بۆ عێراق لە دوای بەرزبوونەوەی نرخی نەوت بارودۆخی عێراق لە ڕووی ئابووریەوە زۆر باش بووە بەڵام ئەم کاریگەریە بەسەر هەرێمی کوردستانەوە دیار نییە چۆن ئەم کاریگەریە دیاری بکەین چۆن بۆ لەگەڵ گەشتکردنی عێراقا مەسەلەن زیاتر مەترسیەکان ڕویان لە هەرێمی کوردستانە نەوەک مەسەلەن دەستکەوتەکان مەسەلەن بەهۆی ناکۆکی ناو خۆی ناوماڵی کوردەوەی بەهۆیوانی کە باسمان کرد هەموو بەهۆی ناکۆکی ناوماڵی کوردەوەی کورد کاچێ بۆ بەخچۆتە بەغدا لەولاوە برادرانی یەکێتی لەگەڵ تەرەفێک لەولا برادرانی پارتی لەگەڵ تەرەفێکی تردا کورد لە بەغدا سەرقاڵی ئەوەیە ئەم مدیرت ناحیەیە ئەم قایم قامە ئەو سەرۆکۆمارە ئەو وەزیرە ئەو گزیرە ئەم شتانە بۆ چێ بێیانی باسی ئەوە نییە ئێستا دۆخەکە هی ئەوە نییە تۆ شەڕیەوە بکەی بەڵکو معادلەکان گەورەترن کورە هەر زۆر دەمێکە بارودۆخەکە هی ئەوە نییە زۆر کەم لە ئێستا بەتایبەتی ئێستا بارودۆخەکە لە هەرێمی کوردستاندا بەپی ئەو زانیاریانە کێ تەنانەت وڵاتانی ئەوروپی لە هەندێک مەزدەرەوە ئاڵێن قەت بارودۆخی هەرێمی کوردستان ئەوەندە خراپ نەبووە بۆ چونکە خلافاتی ناوخۆ ناکۆکەکانی ناوماڵی هەرێمی کوردستان لە لووتکەدایە وەگەندەڵی لە لووتکەدایە وتەدەخولاتی ئیقلیمی لە لووتکەدایە وتەدەخولاتی نێودەوڵەتی لە لووتکەدایە لە هەموو ئەم بارودۆخە سەختانەدا سەرۆکی حکوومەت کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئەگری ئالە سلێمانی من لێ مەسوول نیم و لەولاوە جێگری سەرۆکی حکوومەت بە جۆرێکی تر مامەڵاکات و لەولاوە ئەنجا مەستەری بڕیار لە هەرێمی کوردستاندا دیار نییە دیار ئایا سەرۆکی پارتی بڕیارەدا سەرۆکی یەکێتی بڕیارەدا پەرلەمان بڕیارەدا حکوومەت بڕیارەدا مەکتەب سیاسی یەکێتی بڕیارەدا مەکتەب سیاسی پارتی بڕیارەدا هێزە ئۆپۆزیسیۆنەکە کاکە مەزدەرێکی بڕیار لەم هەرێمی کوردستانەدا بوونی نییە دروستکردنی بڕیاری سیاسی ئەو مەتبەخە ئەوەی کە بێن لێی گەڕێی ئەو بڕیارە سیاسیانە مادام تۆ پەرلەمانت هەڵبژاردووە پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانە ئەبێ ئەو بڕیارە چارەنووسسازانە پەرلەمان بیدات پەرلەمان هی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانە بەبێتە دەخولاتی ئەنجومەنی بۆن من ئەنجومەنی جێبەرجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوەی بەدەر لە بارودۆخە ناوخۆیەکە کە بەڕێزت تەفاسیل باست کرد ئەو مەترسیانەتان خوێندۆتەوە یان معلوماتان بۆ هاتووە کە هەم مەترسی ئێران و تورکیا هەم مەترسی دابشکاری ئێران و تورکیا هەم مەترسی قلیمی جارێکی تر سەر لە نوێ دابشکاریەکان بە ڕۆڵی جیاواز دەست پێ بکەنەوە ئەوانە هەیە لە ئێستادا من پێم وایە نەک ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتوو مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سیاسی کۆمەڵی دادگەری و نەوەی نوێ و یەکێتی و پارتی ئەمڕۆ ئەو معلوماتانە خەڵکێکی یاسایی زانەکەک هەندێک شتێ سیاسیان بڵێ ئەمە مەترسیەکانی نەخێر هەموو ئەو مەترسیە ڕوانەکە کە دنیا ئێستا گوندێکی بچکۆلانەیە خۆجاری جاران نییە سوۆسیال میدیا لە هەموو ماڵەکە هەیە هەموو ئەوانەی کە تۆ ئێرەی وا بەدەست لەناو مۆبایلەکە بەدەستی گەنجێکەوە یعنی هەموو خەڵک ئەزانێ بارودۆخەکان چەند بارودۆخێکی خراپە چەند بارودۆخێکی خراپە لە هەموو ئەم بارودۆخە خراپانەیە کە هەموو کەسەی زانێ هاونیشتمانێکی یاساییش زانێ چ جای حیزبێکی وەکو ئێمە کە علاقاتمان هەیە و ئاگاداریمان هەیە و معلوماتمان چۆن نایزانین هەموو هێزولانە سیاسەکانە دۆخێک دروست بێت مەسەلەن تەحولات بکات مەسەلەن لەسەر ئەو شێوازە کلاسیکە بگۆڕێکە لە ڕابردوودا هەبووە تا ئێستا مەسەلەن لە ناوچەکە لە عێراق لە ئێران لە وڵاتانی دەوروبەر ئەوەنی فۆرمێکی تری سیاست کرد پەیوەستە بە ئەو گۆڕانکاریە گەورەی کە لە دنیادا هەیە شەڕی ئۆکرانیا و پەیوەندی هەیە بەو دۆخەوە چۆن شەڕی ئۆکرانیا و رووسیا بەرەو کوێ سەرنجام ئەم شەڕە لە بینی شەڕی ئێستا خۆ شەڕی ئۆکرانیا و رووسیا نییە شەڕی رووسیا و هەموو یەکێتی ئەوروپایە شەڕی رووسیا و ئەمریکایە شەڕی رووسیا و ئەمریکایە ئێوە ئۆکرانیا خەریکە ئەبێتە جەحیم بۆ رووسیا خەریکە ئەبێتە جەحیم ئەبێتە جەهەنەمێک بۆی یعنی ناتوانێت سەرکەوتنی لە یەک هێرشدا نزیکی 72 دەبابەی رووسی لە یەک لە حەزاتە ئاسووتێنرێت ئێمە کەی لە توانای وڵاتێکی وەکو ئۆکرانیا هەیە ئەگەر بێت و چەکی متەتەوری ئەڵمانی و بەریتانی و ئەمریکی نەبێت ئەمانە ئەگەر ئەم چەکانە نەبن ئایا ئەم بارودۆخانە بەرەوکوێ ڕوە ئایا
ئەمەی کە ئێرانیەکان چۆن ئێستا ڕووسەکان لەگەڵ ئێرانیەکانە هاوپەیمانن ڕووسەکان لەگەڵ هاوپەیمان ئۆکرانیا ئەو بارودۆخە نەخوازراوەی کە ئێستا لە ناوچەکەدایە ئایا ئەمەی کە ئێستا ئەمریکا پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ ئێرانە بەرەوچوی ئەڕوا مەوزوعی ئێستا بیان و پێگرتنی تورکیا لەوەی کە لە ناتۆ نەمێنێ کە لە ناتۆ نەمێنێ یعنی ئەم بیان و پێگرتنی کە هەیە ئێستا هەندێک ئیدعاە هەیە لەو بارودۆخانە ئەمانە بەرەوچوێ 2023 کاتێک ئاگات و تورکیا لەژێر بەندی ئیتیفاقیەکی گەورە ڕزگاری ئەبێت و دەزواڵا ئەبێت بۆ دەرهێنانی نەوت و دەیان سەرچاوی تری ئابووری بەهێز لە وڵاتەکەیدا ئەو تموحی چیە لە ناوچەکەدا بەرەوچوێ ئەڕوات ئەمە مستەبل لێرە ئەویستمەوە پرسم تەسەورەکەی مەسەلەن بە تایبەتی لە 2022 لەم ساڵە بۆ ئەوی رووسیا مەشغوڵ بکرێت مەسەلەن ئێران ئیسرائیل ئەرکدار بکرێت بۆی زەربێک لە ئێران بدات من ناتوانم لێرەوە پێت بڵێم لەوەی کەوا ئیسرائیل لە ئێران بدایە ئێران لە ئیسرائیل بدڕەتی بە هەرێمی کوردستان چونکە ئەمە ململانەیە کە زۆر دەمەکە ئێران و ئیسرائیل هێناویانەوە زۆر جاریش زۆر گەیشتگیرن تا حاڵەتێک و هیچ پێکدادانێکیش دروست نەبوو و هیچ بارود بەرژەوەندیەکە گشتیەکانیان چۆن بخوازێ وا مامەڵاکەن ئەمە بەرژەوەندی گشتی وڵاتان و زلهێزەکانی ناوچەکەی جاری وایە لە 24 ساعتە هەندێک تەدەخولاتی ئیقلیمی و دەوڵەتی بارودۆخەکانە گۆڕێ لەبەرەوە من لێرەوە ناتوانم پێت بڵێم ئەمە ڕوو ئەدا یاخود ڕوو نادا چونکە بەپی ئەو بارودۆخانەی کە دێتە پێشەوانێ بڕیارەکانیش جۆڵانی بۆن منە مەسەلەن تورکیایکە لەمەوەی هەفتەیەکە چەندی شوێنی بردومان کردوم ڕۆ لە نزیک چەمسەما بردومانی کردووە پەیوەندی بە خودی چەند چەکدارێکەوە هەیە یاخود بابەتەکە پەیام ناردنە تورکیا وەکو هەر وڵاتێکی تر لەو دنیادا کە ئێستا هەیە وەکو جمهوری ئیسلامی ئێران وەکو هەر وڵاتێکی تری دنیا ئەو خەریکی سەرقاڵی تەسبیتکردنی بەرژەوەندیەکانی خۆیەتی لە دنیادا بەرژەوەندیەکانی خۆی چۆن تەسبیتی بکە ئەبێت تەسبیتی بکە ئەوە کووردە لە ناوماڵی خۆیان چۆن خۆی ڕێک ئەخاتەوانێ بۆ ئەوەی ڕێگری بکات لە هەندێک تەدەخولات و ڕێگری بکات لە هەندێک دەستێوەردان کە دژن بە بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستان ئەگەر سبەی هەردوو هێزی حکومڕایانانی کەم سەرۆکی هەرێمی کوردستان وتی بەرز یەکگرتووی ئیسلامی کوردستان داوای پرۆژەیەکی خێرا ئەەکەین بۆ ئەوەی ئێمە بتوانین لانی کەم خۆمان لەو مەترسی ئیقلیمیانە لەو یاریانە لەو داشگۆڕینەوانەی جیهانی نێوان رووسیا ئەمریکا و بپارێزین چی بکەین چەند خاڵی تۆ پێ دوایە لەسەر پرۆژە پەکیان کەوتەوە مەبەستم بەڵکو یعنی لەسەر پرۆژە پەکیان کەوتەوە ئەگەر چەند خاڵێک ئەوان بەکو دوا سەرنج بێت ئەوان گوێ یەکەم وەکو دوا سەرنج ئەمێ پێت بڵم لەوەی کەەوە ئەوان لەسەر پرۆژە پەکیان دەکەوتەوە گوێ لە پرۆژەش ناگرن بەڵام ئەگەر چەند خاڵێک ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بمانە بێڵین یەکێ لەو شتانە ئەوەیە کە یەکەم گەندەڵی لە هەرێمی کوردستانە چارەسەر بکرێت دووەم خۆشگوزەرانی بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە سێهەم هێزێکی سەربازی هاوبەش لە هەرێمی کوردستاندا بنیار بنرێت چوارەم ناوچەی مۆنۆپۆلی حیزبی کۆتایی پێ بهێنرێت پێنجەم دادگاکان سربەخۆ بکرێن و سیستمی دادوەری لە هەرێمی کوردستاندا جێگەی متمانەی سەرجەم هاونیشتیمانیان بێت شەشەم دام و دەستگا و ئەساساتی نیشتیمانی دەستێوەردانی حیزبیان تێدا نەکرێت حوتەم ڕۆڵی دام هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەرک و مافەکانیان دیاریکراوە بێت کامە ئەرکیانە و کامە مافیانە هەشتم ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی کە پرۆژەی سەرەکین بۆ ژیان و گوزەرانی هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بێتەوە ئاستی خۆی و بگەڕێنێتەوانێ و دەست پێ بکاتەوە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە کورد ببێتە خاوەنی پلانێکی استراتیژی خۆی لە باشووردا لە چوارچێوەیەکدا کە هەم لە ڕووە سیاسیەکەوە لە ڕووە ئیداریەکەەوە لە ڕووە ئابوووریەکەوانێ ئەو خاڵانەی کە پێویستە تێیدا بێت ئەو ئیسلاحاتانەی کە پێویستە تێیدا بێت بۆ ئەنجامدان ئەنجامی بدات و کارەکانی بەم شێوەیە ڕێک بخاتەوە بە دڵنیاییەوە قەوماتێک بە دڵنیاییەوە ئەگەر ئەم کارانە جێبەجێ بکات ئەو کاتە تۆ کە پلانت هەبوو کە دیدگات هەبوو کە ئەرێک دیاریکرااو بوو کە ئامانج ڕوون بوو کە تاکتیکی جۆرا جۆر هەبوو بۆ جێبەجێکردن کە وەکو بڵێ
ژینگەیەکی ئارامیشت بنیادنا بۆ کاروبارەکانی خۆت بە دڵنیاییەوە ئارامیە گەگەڕێتەوە بۆ ناو بارودۆخی هەرێمی کوردستان و بارودۆخی کوردستان ئاباتە قۆناغێکی تر. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عوسمان کاروانی کارجێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان. چکە دەما هەم لەسەر مەکتەب سیاسیوانە ڕاتوە خۆزگەیەوەژنەتانە گۆڕیە گۆڕیمانێمە هەموو خەڵکی تریش بیگۆڕێ سەرکەوتو بن مامۆستا. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.